ئاگاد لێبێ بەتاتی گەنج و شەباب یەکێک لە مەدخەلەکانی شەیطان ڕێگاکانی شەیطان بۆ فەوتانی تۆ بریتێ لەم ڕێگایە نابێت تۆی ئیماندار کاتە نەبێ لەگەڵ مۆبایلەکەتا کاتە نەبێ وەقتە نەبێ هەموو کاتێک فری بێ بەدەستەوە ئەبێ یاسات دانابێ تۆ لە جلوبەرگا یاسات هەیە لە خواردنا یاسات هەیە لە دانشۆردنێکا یاسات هەیە لەم شەریعەتە ئەی ئەم ئالەتە چیە یاسای نەبێ هەموو لەحظەیە بەدەستەوە بێ بۆیە تێکەڵاویکردنی خەڵک تێکەڵاویکردنی گروپ کی ئەەکەیتە ڕەفیق و هاوڵی خۆت و دۆستی خۆت وتصورەکەی لە ڕۆژی قیامەتە المرء على دين خليله یا يحشر المرء مع حبيبه وأزاني تەنها حەبیب هەر ئەوەیە لە دنیاە بە ظاهری کەسێک خۆشت بێ زۆر ممکنە خەلیلێکی تۆ ڕەفیقێکی تۆ لە فەیسبووکەکەتەوە لە تۆڕە کۆمەڵایەتیەکانتەوە لە ئەنتەرنێتەکەتەوە لە هەر بارێک لە بارەکانیا بێ ببێتە ئەو هاوڵەی کە تۆ ئەفەوتێنێ یا تۆ ڕزگار ئەکە بۆ ئینسانی موسڵمان نابێ بێ بەرنامە هەر کەناڵێکی بینی بچێتە ناوی و هەر کەس قسەیەکی کرد شوێنی کەوێ و کەسی موسڵمان خاوەنی ڕۆشنبیری و ثەقافەت و حەضارەتی خۆیەتی مناڵی قسەیە فڕێدا و عالەمە هەمووی سەیری ئەکا هەر عەجیبت لێ مەسئلەی مخالەتە ئیبن قەیم ڕەزا و ڕەحمەتی خۆی لێبێ ئەفەرمێت چوار جۆر کەس هەن تۆ لەگەڵیانە تێکەڵ ئەبی لەم چوارە زیاتر نییە هەندێکیان چۆن نان پێویستە ئاوا پێویستن چۆن غیذاء بۆ ئینسان پێویستە ئاوا پێویستە کەوە عولەما و زانا و داناکانن پێویستە ئاوا لەگەڵیانە مامەڵە کرێ ئەفەرمێ وەکو چۆن ئینسان ئەگەر خواردن نەخۆ ئەم لاشەیە کۆتایی پێ بە هەمان چەشن ئەگەر ئینسان مخالەتە و تێکەڵاوی لەگەڵ زانایانە نەبێ کۆتایی پێ ئەفەرمێ هەندێکی ترمان هەن وەکو دەواوان پێویستە پێیانە لە کاتێکا کە نەخۆشی و ناڕەحەتی هەموو کات پێویستە پێیان نییە ڕەفیقەکەت هاوڵەکەت ئینسانی موسڵمان کەسێکی کراوەیە لەگەڵ هەموو کەسا مامەڵە ئەکا بەڵام ئەبێ بزانێ وەکو دەوا مامەڵە ئەکا هەندێ حاڵات تۆ نەخۆشنی پێویستت بە مداخەلە نییە لەگەڵ ئەوە یان ئەو نەخۆشنی و پێویستی بە دەوای تۆ نییە ئەبێ ئینسانی موسڵمان و زۆر جوان لەگەڵ خەڵکا مامەڵەکە یا وەکو خواردن ئاوهایە بۆ تۆ یا وەکو دەرمان وهایە بۆ تۆ ئەفەرمێ هەنێکی تریان هەن وەکو نەخۆشی ئاوان کە نزیک کەوتیتەوە ئەگەری ئەوەی هەیە تووشی نەخۆشی بی ئەمە هەومان کەرەنتینەمان بینی و دیعایە و درۆی ئەم کۆڕۆنایەمان زۆر بیست وامان لێ هاتبوو لەگەڵێکە تەوقەشمان نەئەکرد مامەڵەیەکی بە حەزەرمان لەگەڵ یەکترە ئەکرد ئیبن قەیم ئەوێ پێمان بڵێ بە حەزەر بە لەگەڵ خەڵکە بەشی سێهەمی ئەوێ بە حەزەر بی لەگەڵیە خۆت توش نەکەی لەوە چێ لە نزیک بوون لێوە وردەوە دە پرژێکی ئاگرت بەرکەوێ پرژێکی نەخۆشیت بەرکەوێ کۆتا جۆری خەتەری ناو خەڵک بریتین لەوانەی کە وەکو ژەهر ئەوهان هەرچ کەس لیان نزیک بووەوە ژەهری نۆشیوە ئللا کۆتایی بە حیاتی ئێنن والله عەزیزم ئەم فەیسبووک و ئەم تۆڕە کۆمەڵایەتیانە ئەوهایە هەندێکی وەهای تایە کە دیقەتی ئەدەی فعلەن وەکو خواردن ڕۆحی تۆ زیندوو ئەکاتەوە ئەتوانی کەناڵاتی قورئان هەیە کەناڵاتی سوننە هەیە لە خزمەتیان نابی علەمای گەورە گەورە هەیە و پەیجیان هەیە و نازانم سایتیان هەیە و دار و بەردیان هەیە ئەتوانی لەگەڵ ئەمانە بژی ئەمە هاوڵەکانی تۆ ئەتوانی لەگەڵ هەندێک لە هاوڵەکانتە وەکو دەوا هەندێک جار هەندێک کاتەکانی خۆت کە بێتاقەت ئەبی بێزار ئەبی دەوا وەرئەگری لەوانەوە ئەوانە دۆست و هاوڵی تۆن هەندێکیان وەکو نەخۆشی کوشندە ئەوهان وەکو تاعون ئەوهان کە تێکەڵیان ئەبی وردە وردە پرژی بێدینیت بەرئەکەوێ پرژی خوانەناسیت بەرئەکەوێ بڕێکیشیان فعلەن ژەهرێکی کوشندەیە و زبڵگایەکی زۆر پیس و ناشیرینە لەگەڵ نزیکی کەوتی فەوتاوی بۆیە بزانە چۆن تێکەڵاوی ئەەکەی ئەگەر ئەتەوێ شەیطانەکە دووبەسیتەوە دوای ڕەمەضان شەیطانەکەی گیرفانە ببەسەرەوە بزانە چۆن مامەڵەی لەگەڵ ئەەکەی چۆن مخالەتە ئەەکەی بزانە چۆن لەگەڵ دەوروبەر تا هەڵسو کەوتەکەی کەمبینی